نەخۆش ڕۆژانە مەلێرە دەبینین لە ماوەی 4 کاتژمێر تقریبا چاوم توانایی یعنی خوارێ لە بە چاوم قازمەکە تێگەرەکە دوای ئەنجامدانی چەند پشکنینێک بۆ مام حوسێن کە پێویستی بۆ حالەتەکەی گەیشتنەوە دەرئەنجامی کە چاوی چەپی ئاوی سپی هەیە هەر تارماییەک بکەوێتە سەر هاوێنەی چاو کەوام پێدێن عادەسە وا دەکات ڕادەی دیتنەکە کەمتر دەبێتەوە. بەشێک لەو حاڵەتانی کە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی چاو بەکاردەهێنرێ ئەویش دروستکردنی چاوی کرێت. بدايتي دائما عينك أولي برق إزعاجة حتى لي رادي زۆر جاریش بەڕاستی ناتوانین بە چاویلکە چاکی بکەینەوە پەنا دەبین بۆ نەشتەرگەری. کاتێک بمانەوێت ئەو پەڕی ڕێز و خۆشەویستیمان بۆ کەسێک دەرببڕین بە چاوەکەم یان چاومانی بانگی دەکەین. چاوەکان ئەو دوو ئەندامە هەستیار و گرنگەی کە هەرچی شاعیری دنیا هەیە بەلایانی کەمەوە چەند دێڕێکیان لەبارەوە هۆنیوەتەوە ڕاستەوخۆ بە مێشکەوە بەستراونەتەوە بۆ ئەوەی دیمەنی خۆش و ناخۆشی ژیان وەکو فیلمێکی زیندوو نیشان بدەن. چاو جگەلەوەی هەستی بینین بەرجەستە دەکا زۆر کات ڕاز و سۆزی دڵەکان دەردەخات. ڕووناکی دیمەنەکان لە گلێنەوە دەگەنە چاوەکان و بەناو بەشەکانی تریدا تێپەڕ دەبن تا دەگاتە ئەو دەمارەی مێشک شەپۆلەکانی لێوەردەگرێت. پێکهاتەی چاوەکان زۆر ئاڵۆزن بەڵام زۆر ناسک و هەستیارن. سادەترین زەبر یان ڕووناکێکی زۆر کاریگەری گەورە لەسەر چاوەکان بەجێ دەهێڵێت. زانایان و پسپۆڕانی تەندروستی چاو پێوەری تایبەتیان بۆ هەڵسەنگاندنی هەستی بینین داناوە. لە ڕێگەی ئەم پێوەرانەوە دەتوانرێت ڕاددە و هێزی بینین دیاری بکرێت. کێشەباوەکانی چاو بریتین لە کزبوون یان هەوکردن. کزبوونی چاو هۆکاری زۆرە، بەشێکیان لەگەڵ تەمەند دروست دەبێت و هەندێکی تریش لە ئەنجامی کەمتەرخەمی کەسەکە خۆی. دکتۆر دیار جۆرەکانی لاوازبوونی بینین باز دەکات. هەر کەسێک کە ڕادەی دیتنی لە 6/6 کەمتر بێ ئێمە دایدەنێن کە ئەوە کەم بینە. بەنسبەت چەندەها جۆرمان هەیە، جۆری دووربینمان هەیە، هەمانە نزیکبین و هەمانە ئیستیگماتیزم. دووربین ئەوەیە کە ئەو نەخۆشە لە دوورەوە نابینێ. نزیکبین ئەوەیە کە هەم لە دوور هەم لە نزیک نابینی لە تەمەنێک کە لە ژێر 40 ساڵی دابێ. و ئەستیگماتیزم ئەوەیە کە ئەو نەخۆشە بە شێوەیەک شتەکان دەبینێ بە شێوەیەکی ڕاست، بەڵام ئەو خەتایان ئەو شتانی کە دەیبینێ بە تۆزێک ڕفلێکشنی دەبێت کەواتە ینی ئەو پیتەیان ئەو شتەیە بە شێوەیەکی دوو لەسەر یەک دەردەکەوێت یان لەسەر یەکتر دەردەکەوێت یان لە تەنیش یەکتر دەردەکەوێت. فحوساتی تاواکاریمان هەیە کە تاواکەری ئیشەکەی ئێمە دەتوانین بزانین هۆکارەکە لەسەر گلێنەی چاوە، لەسەر عادەسەکەیە یانی لەسەر تۆڕی چاوە کە تۆڕی چاویش هەم دەماری بینینی تێدایە و هەمیش مرکز سنتەری بینایی تێدا هەیە. حسێن محەممەد بەڵێ. مام حسێن سەردانی ڕاوێژکاری نەخۆشیەکانی چاوی کردووە. چاوی چەپی مام حسێن کز بووە.
عمرم تقریبا 65 ساڵە هاتی مالی دکتۆری چاوی هەمدا هیچ نەخۆشی درێژخایەنیشم نییە لەخوای بەزیادی بەس چاوم تقریبا لە بەهاری هاوینەوە کەم بینا بۆکی دەستمە سەر قادیمان تقریبا چاوم تەواوی ینی خوارێ لەبەر چاوم قادمەکە تێکەرەکە. قەرەباڵغی ئێرە ئەومان پێ دەڵێت کە هاوڵاتیەکی زۆر کێشەی لە چاوەکانیدا هەیە. پزیشکە گەنجەکان لەژێر سەرپەرشتی پسپۆڕەکانیان ڕۆژانە ژمارەیەکی زۆر نەخۆش دەبینن. ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە نەخۆش سەردانی نەخۆشخانەکەمان دەکەن بە تایبەتی ڕاوێژکاری چاو. دەتوانم بڵێم لە بینی 100 لە بۆ 120 نەخۆش ڕۆژانە مە لێرە دەبینین لە ماوەی 4 کاتژمێر کە ئەمە ژمارەیەکی یەکجار زۆرە وا بزانم لە هیچ شوێنێک ئەو ژمارە زۆرە نەخۆش ناتوانی پشکنینی بۆ بکرێ بتوانی مافی تەواوی نەخۆشەکە بدەیت. سەرەتا کە نەخۆش دێتە لامان لی دەپرسین لەسەر هۆکاری سەرەکی کە نەخۆشیەکەی کە بۆ هات سەردانی ئێمەی کردووە و هەروەها ماوەی کە چەندە ئەو نەخۆشیە هەیە. دوای ئەوە هەندێک پرسیار هەیە کە ئێمە لی دەکەین کە مهمە لە بۆ ئێمە لە تەشخیصکردنی نەخۆشیەکەمان وەکو تەمەنی نەخۆشەکە وەکو ئیشی نەخۆشەکە کە چی ئیش دەکا وەکو بەکارهێنانی هەندێک دەرمان وەکو نەخۆشیە درێژخایەنەکان ئایا پێشتر هیچ نەشتەرگەریەکی چاوی کردووەیان نا. دوای ئەوە دەست پێ دەکەین بە ڕۆتین ئەگزامینیشنی خۆمان فەحسی دەکەین لەسەر ئەم جیهازەکە سلیت لامپە. لە سلیت لام دەگەڕین یەکەم جار دەست پێ دەکەین بە چاوی ڕاستی فەحس دەکەین ئەو دوایە چاوی چەپی لە پشکنینەکان یەکەم جار دەست پێ دەکەین لە پێڵوەکانی چاوەوە کوونە فرمێسکەکان ناو پێڵوەکانی چاو دوایە دێنە سەر سپێنەی چاو سەر گلێنەی چاو دوایە هەندێک پشکنینی ترمان هەیە کە لێنسمان هەیە خاص بەکاردێنین لە بۆ پشکنینی تۆڕی چاو دەماری چاو. ئەو نەخۆشانی سەردانمان دەکەن هەموو تەمەنێکی تێدایە بەڵام زیاتر تەمەنی مناڵ و پیرەکان دەگرتەوە. سەبارەت بە مناڵەکان ئێستا لە ڕۆژانی ئەوڕۆمان مناڵ زۆر هەیە کە چاوی کزبینە. ئێمە ڕێنمایی داک و باوکان دەکەین کەەوە ئاگان لە منداڵەکانیان بێ مەسەن کە هەر شتێک حەز بکەن لە مناڵەکانیان کە چاویان کز بووە یان هەر کێشەیەکیان هەبێکەوە سەردانی دکتۆری چاوکەن یان سەردانی ڕاوێژکارێکەمان بکەن چونکە هەندێک نەخۆشی هەیە لە تەمەنی مناڵیەوە دەست پێ دەکا لەگەڵی. دکتۆرە ئارین پشکنینی پێویست بۆ مام حسێن ئەنجام دەدات. دوای ئەوەی کە پشکنینی مام حسێنمان کرد لەلایەن هەردوو ئامێری سلیت لامپ و پشکنینی زەختی چاوی ئێستاوا پێویست دەکا بینێرین بۆ هەندێک پشکنینی تر هەن لە ناو بەشەکەی خۆمان. پاشان دکتۆرە ژاڵە بە چەند پشکنینێکی تر دەست نیشانی حاڵەتەکەی مام حسێن دەکات. دوای ئەوەی نەخۆشەکە لە ژووری پشکنینە سەرەتاییەکانی بۆکرا دێتە لای ئێمە تاوەکو ڕێژەی بینین بۆ دیاری بکەین بەڵام پێش دیاریکردنی ڕێژەی بینین دەستە فەحسی کۆمپیوتەر دەکەن دوای دێتە لای ئێمە تاوەکو ڕێژەی بینین بۆ دیاری بکەین. دوای ئەنجامدانی چەند پشکنینێک بۆ مام حسێن کە پێویستی بۆ حالەتەکەی گەیشتنەوە دەرئەنجامەی کە چاوی چەپی ئاویسپی هەیە لە حالەتی ئێستادا پێویستی با نەشتەگەری نییە تەنها دانانی چاویلکەیە تا بینەکەی پێ باشبی بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبی هەر 6 مانگجارێک سەردانمە بکاتەوە تاوەکو متابعەی حالەتەکەی مام حسێن بکەین. بەشێک لەو حاڵەتانی کە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی چاو بەکاردەهێنرێ ئەویش دروستکردنی چاویلکەیە. هاتوونیەتە یەکێک لەو شوێنانەی کە چاویلکەی لێ دروست دەکرێت. ئەمانوێ بزانین چۆن دروست دەکرێت ئەو بچ شێوەیەک بەکاردێنرێ. وەڵامی هەموو ئەم پرسیارانە لێرە وەردەگرێت. ئەوە 24 ساڵە ئەو ئیشەی دەکەم بەڕاستی. کامەران تەها ساڵانێکی زۆرە کاری چاویلکە سازی دەکات. هاوڵاتیان بۆ چەند مەبەستێک سەردانی کامەران دەکەن.
ئەو نەخۆشانەی کە دێنەکنەمە دوو جۆرن. جۆری یەکەمیان لەوانەیە فەحسی کردبی لە خەستەخانەکان لە مەراکزەکان یان لە لای دکتۆری اختصاص فەحسی کردیا ئەوە لەسەر ڕەغبەتی خۆی هەنجینی ئەو کاتی ئەمە بەس لەسەر ئەمەچی عینەکەی بۆ دروستکەین. هەشە مثلەن شکمان لە فەحسەکەیە بەڕاستی، یعنی دەبینم وەرەقەی کۆمپیوتەری لەگەر ئەوەی کە دکتۆر بۆی نووسە تقریبا یعنی بلێم زۆرە کەم نییە، چونکە ئەمە بەڕاستی یەک شت لە لایمە هەیە، ئەمە هەتا نەخۆش 6/6 ببینی بە کەمترین دەرەجە دەیدەینی. بەس هەندێک شتمان لۆ دروست دەگەین، مەسەلەن ئەمە حەزمان لێ ئەو شخصی کە دێ بە جۆرەی شکلەکەی بیدەینێ کە بە خۆی اختیار نەکا بەڕاستی با ڕەنگەکان لۆ خۆی اختیارکە، بەس کە نەوع مەسەلەن 5-6 ئەمە دەزانین ئەو 5-6 دانەیە لۆ ئەو شخصی دەبی. بدايتي دائما عينك أولي برق إزعاجة حتى اللي رادي خاصة مشكلة مانتي أجر هردو تساوي قياس نبي، يعني دائما دلي بيشم أو هاي خوارة برق إزعاجة حتى اللي رادي صار بين ساعات شيء هردوي كالشخص هاك العيمة طبيعي يتمان آوي سبيا آوي رشة شبكة قرنية أما تداخلي ناكين براستي إلا بدايتي آوي سبيبي. بەشێکی زۆری هاوڵاتیان چاویلکەی تژەخۆر بەکاردێنن. دەمەوێت بزانم جۆر و تایبەتمەندیەکان چییە بۆ ئەم چاویلکانە؟ سەبارەت بە چاویلکەی جوانی کە ئەو چاویلکانە هەیە کە بۆ جوانکاری لە شوێنەکان هەیە. بەداخەوە لەبەر ئەوەی ئێستا کە بازاڕی کوردستان ئازادە بە هەموو شێوەیەک هەموو جۆرە چاویلکەیەک دەهێنرێتە کوردستان. ئێمە ئامۆژگاری ئەو خەڵکی ئاسایی دەکەین کە بە بەکار زۆر باشە کاتێک ئەو ڕۆژانەی کە هەتاوە چاویلکەی ئەو چاویلکانە بەکاربێنین کە بۆ جوانیە، بەڵام ئەوەش بە شێوەی خاصی خۆی هەیە، بە شێوەی تایبەتی هەیە. هەمانە کە ئەو تیشکە سەر و نەوشەیە و بنەوەنەوەشەیانە کەم دەکاتەوە لە ناگەڕێت ئەو تیشکە نیکە زەرەریان هەیە لە بۆ چاو بکەوێتە سەر چاو. هەمانە ئەو ڕنگانەی کە دروست دەبن ئەو ڕەنگە کە زۆر جاروێ ڕەنجی غێر تەبیعیە دروست دەبن، ئەو ڕەنگانە وەکو فلتەرێک بەکاردەهێنرێتن. ئەوانی کە زۆر باشە بەکاربهێنرێتن UV 400 هەیە کە زۆر باشە و پرۆتێکشنی هەموو ئەو تیشکانە دەکات کە ئەتاوەکو 400 نانۆیە و هەمانە چاویلکەمان هەیە پۆلۆرایزدە. هەندێک چاویلکە هەیە هەردوو مواسەفاتی تێدا، هەم UV 400 و هەمیش پۆلۆرایزدە، ئەوانیان کە زۆر باشە ئیستیفادە دەکەن هەموو کەسێک بەکاری بهێنێتن. عینەکمان هەیە ئەنتی ڕفلێکسەکە کە ئەو تیشکانێک کە ئایپاد هەیتی، کۆمپیوتەر هەیتی، تەلەڤیزیۆن هەیتی، ڕۆژ هەیتی، ئەوانە هەمووی دژی هەندەیە. عینەکە کە دروست دەکەی یعنی تەکلیفەکەشی وانیە بەخوای، ئیلا ئەگەر کابرا لۆ خۆی بە ئیتارێکی گران هەرکی، یعنی بە 25,000 دەتوانی دەربچی ئیتارێکی زۆر باش لەگەر عەدەسەکەی، ئەوە باشترە لە بۆی دەبتە ویقایە لە بۆ منداڵەکەی. دکتۆر دیار باس لە هۆکاری توشبوون بە نەخۆشی ئاوی سپی چاو دەکات. هەموو کەسێک کە لە ژیان تووشی ئاوی سپی دەبێت ئەوە وەکو کردارێکی فەسلەجی بەسەر هەموو دەسمی لەشی مرۆڤ دادێت و چاویش بەشێکە لە لەشی مرۆڤ. هەر تارماییەک بکەوێتە سەر هاوێنەی چاو کەوام پێدێنە عەدەسە وا دەکات ڕادەی دیتنەکە کەمتر دەبێتەوە. سەبارەت بە هۆکارەکانی ئاوی سپی ئەمە دەتوانین پۆلینی بکەین بۆ چەند شێوەیەک. هەمانە ئەمە پێی دەگوترێت ئاوی سپی زگماک، ئەوانەی کە لە منداڵی تازە لەدایک بۆ توش دەبن، ئەویش چەند هۆکارێکی هەیە. یەک لەو هۆکارانە مەسەن لە کاتی ئەو مناڵە لە سچی دایکیدایە توشبوونی دایکەکە بە چەند نەخۆشیەک وەکو ڕوبێلایە، تۆکزۆپلازمایە، ئەوانە وا دەکات کە ئاوی سپیەکە دروست دەبی لەو تەمەنە بچووکانە. لە تەمەنی گەورەترمان هەیە ئاوی سپی لە تەمەنی 45 بەسەرەوە بە تاوەکو لە 50 ساڵی ئاوی سپی دروست دەبێتن بە شێوەیەکی فەسلەجی.
ینی واتە لێڵبوونی ئەو هاوێنەی چاو. لێک لە هۆکارەکانی تر ئەوەیە کە ئەوانەی کە توشببووی نەخۆشی شەکرن زووتر تووشی حالەتی ئاویسپی دەبن، یان هەندێک جارە هەمانە هۆکار ئەوانەی کە بە بەرلێککەوتنێک یان بە شێوەی مەسەن لە کاتی شار یان لە کاتی تەقینەوە ئەو شتانە پارچەیەکی بچووک کە گلێنەی چاوەکە دەبڕە دەکەوێتە سەر هاوێنەی چاو لە هاوێنەی چاوە دەکاتنەوە لە عەدەسەیە دەکات کە تووشی ئاویسپی ئەو لاوانە زیاتر کەوانە زۆر جگەرە دەچێشن توش دەبن و ئەوانەی کە زیاتر هەمانە بە شێوەی دەرمان بەکاردێن مادەی کۆرتیزۆن بەکاردێن ئەنج ئەم کۆرتیزۆنە بۆ هەر هۆکارێک بێ مەسەلەن لەوە ئەوانەی کە مشکلەی پێستیان هەیە یان ئەوانەی هەستەوەریان هەیە لەسەر پێستیان هەستەوەریان هەیە لە گەر و لە قورژیان ئەوانە زیاتر توش دەبنیان هەندێک جارێ هۆی بەکارهێنانی غەڵەت بەکارهێنانی قەترەی چاو بۆ هەر شتێک دەبینین کۆرتیزۆن بۆ نەخۆشەکە نووسراوە ئەوژێکە لە هۆکارەکان کەوا دەکاتن ئاویسپی دروست بێ لەسەر چاوی ئەو شەخصە. سەبارەت بە نیشانەکانی ئاویسپی لە سەرەتا ئاویسپی هەمانە بە شێوەیەکی کەم دەست پێ دەکات بەخۆی بە شێوەی ئاویسپی بەم شێوەیە دەست پێ دەکات بە شێوەیەکی تەدریجی یان شێوەیەکی کەم دیتنەکەی کەم دەبێت. لە سەرەتا نەخۆشەکە حەز دەکات ڕادیتنی کەم بووە، پاش ماوەیەکی تر 3 مانگ لە بۆ 6 مانگ حەز دەکات هێشتا دیتنەکەی کەمتر دەبی کەواتە ڕادەی دیتنەکەی ڕادەی بینین دێتە خوارێ لە پێش چاوەکانی زۆر جار هەز دەکات شت بە دوان دەبینێ یانیش هەز دەکات شێوەیەکی تارمایی لە پێش ئەو شتەیە کە دەیەوێ بیبینی ئەو بە شێوەیەکی نقاط یان بە شێوەیەکی ڕەشتر لە چاوەکەی تر بەدیار دەکەوێت. ڕێگاکانی چارەسەرکردن پرسیاری ئێمە بوو لە دکتۆر دیار. چارەسەری ئاویسپی تەنیا نەشتەرگەریە تاوەکو ئێستا کە ئێمە تێداین لە ڕووی زانستیەوە تەنها بە ڕێگای نەشتەرگەری دەتوانرێت ئاوسپیەکە لا بدرێت و بتوانرێت هاوێنەیەکی دەستکرد لە شوێنی ئەوەدا بندرێت ئەوەش پاش چەندەها فحوسات کە دەکرێتن تاوەکو بزانین قیاسی عەدەسەکە چەندە تاوەکو بتوانین عەدەسەیەکی بۆ شێوە لە شوێنی ئەو عەدەسەیە کە هەڵدەگیرێت بتوانین دابندرێت. و ئەوەی کە زۆر مهمە بە نسبەت چارەسەری ڕادەی دیتن ئێمە زۆربەی ئەو بڕیارانەی کە دەین لە بۆ نەشتەرگەری کامیان نەشتەرگەری پێویستە کامیان پاش فترەیەکی تر پێویستە پشکنین جارێکتر بۆ بکرێتەوە. هەندێک جارەیە نەخۆشمان هەیە 6/12 دەبینێ بەڵام ئیشی شوفێری دەکا شێوەی ئاوەسپیەکەی شێوەیەکە کە بە تەسیر دەکاتە سەر ئەوەی بە ڕۆژ کارەکەی خۆی جێبەجێ بکاتن ئێمە نائیلاج دەبین ناچار دەبین نەشتەرگەری بۆ ئەنجام بدەین. ئەوەی کە ئێستا لە ڕۆژگاری ئێستاماندا هەیە ئەوەیە بە شێوەی لەیزەری دەکرێت بە شێوەی ئەڵتراساوند دەکرێت لەناو کوردەواری خۆمان وا مەشهورە بێتەقەڵە و بە لێزەر دەکرێت. شێوازەکەی ئەوەیە لە شێوەی گلێنەی چاو کونێکی بچووک بە بارتایی 3 میلیمەتر دەکرێت و ئەو ئاوەسپیە ڕادەچێشرێ هاوێنەیەشتر لە شوێنی ئەو چاندنی بۆ دەکرێتن. یەکێک لە بەشەهرە گرنگەکانی چاو ڕەشێنەیە کە زیاتر بە گلێنە ناو دەبرێت. دکتۆر گۆران باز لە هۆکارێکی تری کەسبوونی چاو دەکات. ئەو دەڵێت کەش و هەوا و هەستیاری کاریگەریان هەیە لەسەر گلێنەی چاوەکانمان. یەکێک لە هۆکارەکانی لاوازبوونی دیتن لە چاو دەگەڕێتەوە بۆ یەک لەو نەخۆشیەکانی گلێنەی چاوەکو
نەخۆشی قەرەنیە مەخروتیە واتە گۆڕینی شێوەی گلێنەی چاو لە شێوەیەکی ڕێکوپێکی خڕ بۆ شێوەی هێلکەی ناڕێک کە تایدا قەرەنیە ئەو یان گلێنەی چاو ئەستوورەکەی کەم دەبێتەوە و وەکو بڵقێک خۆی پیشان دەدا وەکو شکلی دەگۆڕێت وەکو بە عەرەبی پێ دەڵێن مەخروتی تایدا دیتن لاواز دەبێت و نەخۆشەکە تووشی ئەستیگماتیزم واتە لاریبوون لە گلێنەی چاو هەروە تووشی نزیک بین دەبێتن. هەندێک جار ڕێژەی لاوازبوونەکە بە شێوەیەکە کە زۆر کاریگەری لەسەر دیتن هەیە بۆیە سەردانی ئێمە دەکەن. تەمان هۆکارەکەی هۆکاری سەرەکی نەخۆشی قەرەنیە مەخروتیە بەڕاستی هەتاکو ئێستا دیار نییە بەڵام وەکو نەخۆشیێکی بۆ ماوەی حساب دەکرێت بۆ هیچکە زۆر جار لە دەبینی لە بنەماڵەیەک هەمویان ئەم نەخۆشییان هەیە یان دەبینی دووسێ برا خوشک ئەم نەخۆشییان هەیە یان داک و باوکی هیانە بۆیە بۆ ماوە دەورێکی گرنگی هەیە لەم نەخۆشیە. هەروەها وەکەوەی ئێمە دەیبینین جە و یان کەش و هەوا دەورێکی باڵا هەیە لەم نەخۆشیە پێشتر ئەم نەخۆشیە لە وڵاتانی کەندا و لە وڵاتانی سەحرا زۆر بوو بەڵام ئێستا لەبەر ئەو شکە ساڵی لەم دوایە ڕووی لە کوردستانیش کردووە و یەکێکە لە نەخۆشیە سەرەکیەکانی چاو. تەمان هۆکارەکەی هەمان دەگەڕێتەوە بۆ هەستیاری چاو یەک لە ئەوانەی کە ئەو نەخۆشیانە زۆر جار هەستیاری چاویشیان هەیە. وەکو ئێمە کە دێنە تەشخیصکردنی وەکو دەستنیشانکردنی نەخۆشیەکە ئاسانە زۆر جار کە لە بیدایەتە لە سەرەتا نەخۆشەکە دەتوانرێت بە چاویلکە چارەسە بکرێت و هەروە متابعە بکرێت ئەگەر بزانین لە زیادبوون دەبێت چارەسەری ترمان هەیە دەتوانین چارەسەری ڕقبوونی قەرەنیی بۆ بکەین یان تەزبیت قەرەنیە یان تەقویەکردنی قەرەنیە بەهێزکردنی قەرەنیە ئەوش نەشتەرگەریەکی ئاسانە دەکرێت لە نەخۆشخانەکانی کوردستان. زۆر جاریش بەڕاستی ناتوانین بە چاویلکە چاکی بکەینەوە پەنا دەبین بۆ نەشتەرگەری ئینجا دانانی حەڵقە لە چاو بۆ ڕێککردنەوەی ڕێکخستنەوە و ڕێککردنی قەرەنیە گلێنەی چاویان هەروەها هەندێک جار کە بە ڕێژەیەکی زۆر خراپ نەخۆشیەکە لە کۆتاییە و زۆر تەسیری و کاریگەری لە دیتن کردووە و کاتە دەبێت گلێنەی چاو بگۆڕدرێت زەرە قەرەنیە بۆ بکرێت. تەمان وەکو چارەسەری یان ڕێگەگرتن لەم نەخۆشیە بەڕاستی هیچ شتێک نێت بتوانین ڕێی لێ بگرین چکە ئەگەر بۆ ماوە بێت بەڵام دەستنیشانکردنی نەخۆشیەکە لە سەرەتا دەورێکی گرنگی هەیە چکە دەتوانین چارەسەری بکەین لە سەرەتا بە تەزبیت قەرەنیە بە ڕقکردنی قەرەنیە و نهێلین ئەو دەرەجێ زیاد بکە و لەسەر چاویلکە بمێتەوە بەڵام زۆر جار کە دەبینین حساسی و هەستیاریشی لەگەڵە دەبێت چارەسەری هەستیاریەکەش بکەین و هەروە نەخۆشەکە ئامۆژگاری بکەین کە دوور بکەوێتەوە لە کەش و هەوای پیس و کەش و هەوای تۆز و خۆڵ و کەش و هەوای جگەرە کێشان و نێرگلە و ئەوانە تاکو نەخۆشەکەی لی زیاد نەکاتن. بۆی چاوەکانمان هەمیشە بە تەندروستی بهێڵینەوە و تووشی کەسبوونی نەکەین چەند ڕێنماییەک هەیە پێویستە ئێمە ڕۆژانە جێبەجێیانکەین. یەکێک لەو شتانە بە تەڕیهێشتنەوەی چاوەکانمانە ئەمەش لە ڕێگای ئەوە نییە بچین ئاویتەکەین یان جۆرە قەترەیەکی یا بەکاربێنین بەڵکو بەتوانین بەم چەند شێوەیە بیکەین. یەکێک لەوانە بەردەوام ئێمە لەشمان تەڕبێت ئاو بخۆینەوە و کاتێک کە تەماشای فیلم و مۆبایلەکان و ئایپادەکانمانەکەین بۆ هەر نیو کاتژمێرێک پێویستە چەند خولەکێک بە تایبەتی 3 هەتا 5 خولێک چاوەکانمان دابخەین یاری بە گلێنەی چاوەکانمان بکەین پاشان چەند خواردەمەنیەکی تریشەیەکە وەکو پێشتر پزیشکە بە ڕێزەکان ئاماژیان پێگر ئەتوانین ئێمە ڕۆژانە ئیسفادیان لێ بکەین. لە هەمووشی گرنگتر پاژەوەی لە کارەکانمان تەواو دەبین و دەچینەوە ماڵەکانمان بە ئاوێکی ساف بخاوێن چاوەکانمان باش بشوین. هەمیشە هەر تەندروست.